پاشەوەی کە نەخۆش تۆمار کرا لە شاری سلەیمانی ئێمە بە هەمان پرۆتۆکۆلی CDC هەروەها WHO بە شێوەی پرۆتۆکۆلێکی جیهانی نفسی پرۆتۆکۆلی جیهانی بەکارێن لە عیلاجە کە لە هەم لە دژە ڤایرۆسەکانە هەم لە چارەسەری دەرونیە هەم لەگەڵیشە دژە بەکتریا و دژە ڤایرۆسەکان بەکارێنین لە ئێستاشدا کە دژە مەلاریاش وەکو چارەسەرێکی نێودەوڵەتی بەکارێنین ئەو نەخۆشانی کە چاکەبنەوە پلازماکانیان لێوەرەگیرێ پاش پشکنینی تەواو بەکارێنێ بۆ نەخۆشانەی کە توش بوون لە چەند حاڵەتێکی دیاریکراوە هەر نەخۆشێکە داخڵ ئەبێ بەپێی بڵاوکراوەی ڕێکخراوی جیهانی CDC هەموو سێ ڕۆژارێک دەبێت فەحسی بۆ بکرێت جگەلەوە کە فەحسێکی نەگەتیڤ بوو ئەبێ پاش 24 بۆ 48 ساعت فەحسی تری بۆ بکرێتەوە واتە جگە لەو فەحسی کە بۆ یەکرێت داخلی خەستەخانە بێ دوو فەحسی تری بۆ ئەکرێتەوە کە نەگەتیڤ و ئەنجا ئەنێرێتە ماڵەوە پاش ئەوەش کە ئامۆژگاری ئەکرێت کە بێت 14 ڕۆژی تر لە ماڵەوە بێت ماسک بەکاربێنێ دەستکەش بەکاربێنێ جا بێت لە کەسەکانی تر پاش ڕۆژ ئەیبینینەوە واتە پاش دوو فەحسی یەک لە دوایە کە 24 بۆ 48 ساعتی فەرق بێ فەحسەکانی نەگەتیڤ دوو ڕێڵ تایم PCR نەگەتیڤ ئەنجا ئەنێرێتە ماڵەوە لە ئێستا ئەو نەخۆشانەی کە ئێمە هەماندا بەش بوون بەسەر سێ گروپە نەخۆشێک کەمتر لە 12 ساڵ نەخۆشی 14 بۆ 50 ساڵ 50 ساڵیش بەرەوسەرەوە زۆر بێ ئەو نەخۆشانەی کە چاک بوونەتەوە تەندروستیان زۆر باش بووە تەمەنیان لە نێوان 14 بۆ 45 بۆ 50 ساڵ بووە بە هەمان شێوە نەخۆشمان هەبوو تەمەنی 6 ساڵ بوو ئێستا لە دۆخی چاکبوونەوەدایە ئەگەر پابەندی خەڵک هاوکارمان بێ بەڵێ لە ئێستا گەشتبینین کە ژمارەی چاکبووان بەرەوسەرەوە بڕوات و ژمارەیان لە زیادبوون بێت بە شێوەیە کە چەند ڕۆژێکی بینی کە ژمارەی توشبووان لە سلەیمانیا زۆر کەم بۆ تۆ نەخۆشخانەی سەرچنار سی تەختی هەیە سەرجەمیان هەناسدانی دەست ئەمێری هەناسدانی دەستکردی لێیە جگە لە ئێمە نەخۆشخانەی تریشمانەیە کە نزیکی 40 بێدی تر 40 تەختی تر هەناسدانی دەستکردی لێیە کە خۆشبەختانە تا ئێستا هیچ نەخۆشێکمان پێویستی پێی نەبووە